بەناوی خوای گەورە بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە بەرنمەیەکی نوێدا دێنە خزمەتتان. دیارە بەرنامەی ئەم جارەمان نزیکە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونوتیژی کە ڕۆژێکی جیهانیە دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی لە زۆربەی وڵاتاندا هەڵمەتێک بەرپاوێ بۆ بەگژاتچوونەوەی ئەو دیاردەیە کە بۆتە دیاردەیەکی جیهانی لەسەرجەم وڵاتەکاندا بوونی هەیە. وەکو لە لای خۆشمان لە کوردستان ساڵانە بە کۆمەڵک چالاکی و بە کۆمەڵە سیمینار و مێزگرد و ئەو بەڕێەکرێت. پێمان باش بوو لە بەرنامەی ئەم جارەدا ئێمە بیگەڕینەوە بابەتەکە بەولایانەیە کە بڵین باسێک لە ئارامی خێزان و گرنگی ئاسوودەی و ئارامی ناو خێزان بۆ کۆمەڵگا بکەین. وەک دەزانین خێزان بناغی سەرەکی ژیانە و یەکەی سەرەکی پێکهێنانی کۆمەڵگایە. دایک و باوک دروستکەری خێزان و پێکهێنەری خێزانن. هەڵسوکەوت و مامەڵەی ناو خێزان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر دروستبوونی کۆمەڵگەیەکی گەشەکردوو و تێکچوون و ئاژاوەکانی ناو خێزان ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر تێکدانی ئەو کۆمەڵگەی و بە ئاقارێکی خراپبردنیە. دیارە بوونی خۆشەویستی و ئارامی و ئاسوودەی لە خێزانەکاندا و پەیوەندیەکی تەندروست لە ناو خێزانەکاندا بێتە هۆی بەرهەمهێنانی تاکی تەندروست و کۆمەڵگایەکی تەندروست. گەشەکردنی خێزان و گەشەکردن و ئاسوودەی ناو خێزان ڕاستەوخۆ کاریگەریە بێت لەسەر گەشەکردنی کۆمەڵگا و بەرەو پێشچوونی و ئەمە کراوە لە وڵاتاندا کراوە بە پێوەرێک لە خێزانەکەەوە توانی پیاوانە بۆ کۆمەڵگاکانیش دابنێ. هەر کاتێک خێزانەکان بە ئاقارێکی باشە و بە سەرکەوتووی خێزانیان پێگەهێنا کۆمەڵگاکەش بەرەو پێشەچێت و سەرکەوتوو دەبێت. پێمان خۆش بوو لە بەرنامەی ئەم جارەدا لەگەڵ ئامان خان و مامۆستا دیار تیشک بخینە سەر ئەوەی ئایا تایبەتمەندیەکانی خێزانی ئارام و ئاسوودە چۆنە و چۆن ئەتوانین کۆمەڵگایەکی ئاسوودە بەرهەمێنین بە خێزانێک کە دوور بێت لە توندوتیژی و خێزانێکی ئارام بێت و بتوانێت بە سەرکەوتووی بەنەوەی داهاتوو بەرهەم بێنێت. مامۆستا جەنابەت پێت وایە ئەو تایبەتمەندیانە چین بەپێی شریعەتی ئیسلام و بەپێی ئەمڕۆ لە کۆمەڵگەکانە باسی لەکرێت کە بێ خێزانێک تیای بێت بۆی کە کۆمەڵگەیەکی سەرکەوتوو پێک بێنێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد دەستخۆشیتان لێکم خۆی تعالی خاتە میزانی حەسەناتی هەموو لایەکەوە. بەنسبەتی خێزانی بەختەوەر لە کۆمەڵگادا پێویستی بەوەیە کە دوو خەسڵەتی تیاابێ بۆی ئەم خێزانە بتوانێت مدارات بات بەخۆی و عنصرێکی فعال بێ لە مجتمع. خۆی پەروەردگار فەرمێ من آیاتی خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. مەوەدە و ڕەحمە پێویستە لە هەموو ماڵەکانە بێ. ئەم ڕەحمەیە کە پێغەمبەرمان پێشەوەمان نێراوە ما أرسلناك إلا رحمة للعالمين. ياخذ فرمي فبما رحمة من الله لنت لهم. كواتا خصلتي الرحمة زور ضرورية لنيوان خێزانە بێت چ باوک بێت چ دایک بێت چ خوشک بێت چ برا بێت چ مێرد بێت چ هاوسەرەکەی بێ ئەگەر ڕەحمیان نەبێ و ڕەحمیتیان نەبێ قەزیەکە ئەو عایلەیە لە ناو سەکەنا سەکەنیان نابێت. سەکەنێکی گەورەیان هەیە ناوی خانووە بەڵام لە ناو خانووەکەیە سەکەن نابێ، ئاوەدانی نابێ، خۆشی نابێ، تەبایی نابێ، خۆشەویستی نابێ. کەواتە ڕەحمەت لەگەڵ مەوەدەت یعنی سۆزی دڵ. ڕەحمیش ئەوەیە دڵ داچڵەکێ بۆی بە ساق و بە قوربان و لەگەڵ یابیت پێویستیاتی هەیە بۆی دابینکەیت، نەخۆشە بیبیتە عیادە پێویستی بە پارەیە بۆی دابینکەی، ئەمری پیاوێک نەمێنێ ئەگەر گیرفانی پڕ بێ و خێزانەکەی جانتاکەی فرسیتیانە بێ. ئەمە صفەتی ڕەحمەت نایەڵێ لەو ماڵەیە. کەواتە ئەم ڕەحمە و خوای تەعالی دوو ناوی هەیە و خۆی پێناسە کردووە لە 114 سوورەتە عفوا لە 113 خۆی پێناسە کردەوە بسم الله الرحمن الرحیم. پێناسەی خۆی کردەوە بە ڕەحمان و ڕەحیم. کەواتە هەموو باوکێ، هەموو دایکێ، هەموو کوڕێ، هەموو کچێک ئەبێ ئەم صفەتی ڕەحمانی تیا مەوجود بێ و تیای بەرجەستە بوو بێت. چونکە هەر بۆیە ئەڵێن سیلەی ڕەحم. کاتێ سیلەی ڕەحم نەمێنێ کەواتە ئەو خێزانە پەردەوازە ئەبێ، کەواتە ئەو خێزانە هەر یەک بۆ خۆی ئەبێ، کەواتە ئەو خێزانە منسەجیم نابێت، سیلسیلەیەک نابێت، تەزبیحێک نابێت، دەستی بەدەستی یەکەوە نابێت. ئەبێ ئەم ڕەحمە خۆمانی تیا ببینینەوە. چۆن ڕەحم و مەوەدە پێیا ئەبێت؟ ئیمامی غەزالی بە ڕەحمەت بێ لە ئیحیایا فەرمێت هەموو صیفەتێ لە صیفاتی خوای پەروەردگار پێویستی بە وەرزشە ئینسانەکان بیکەن. چۆن ئینسان وەرزش بکا کەوا بە ڕەحم بێت؟ تەقلیدی خەڵکە کاکە
ئەبێ ئەسڵ وایە ئینسانەکان بزانم من ئەم دراوسەیەم چۆن ناجح بوون صفەتێکی لێوەرگرم دراوسەی دۆم صفەتێکی لێوەرگرم ئەمە ئەگەر کابران نەخوێنەوار بێ ئەگەر خوێنەوار بێ خۆ هەموو شتەکان دابین بووە چ قورئانە باسی کردووە چ سنەتە باسی کردووە چ کتێبەکانی کەیژە هەمووی باسکراوە بالتەفسیل الممل نەک بە اختصار بە تەفسیلێکی زۆر ئیتر هیچی تیان نەهێشتووە کەواتە پێویستە ئێمە هەوڵ بین بۆ ئەوەی ئەم دوو صفەتەمان تیا مەوجود بێ خۆشەویستی و تەبایی و برایی و چرایی و دەستمان بە یەکەوە بێ و دەست بۆ یەک ڕاکێشین و ڕەحم بە یەکتری بکەین بۆ ئەوەی کوڕەکە لە دەستنایە کچەکە لە دەستنایە باوکەکە لە دەستنایە دایکەکە لە دەستنایە ئوسرەیەکی سەعید و بەختەوەر بن لە هەموو ژیانە هەموو کەسێک دەستی خێریان بۆ ڕابکێشێ بەڵکو هەموو کەسێک و عەرەب بەڵێ یوشار ئیلەیهیم بالبەنات ئەگەر ڕەحمی تیانە بێ مەوەدەی تیانە بێ ئەم ماڵە وەکو وتم چڕاوە و هیچ قیمەتێکی نییە لە کۆمەڵگایە و لە ناموس و قاموسی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و قیاسی کەی بە ماڵی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هیچ قیمەتێکی نابێ و ئەو کەسەیش ئیدعای ئیسلامەتی نەکا ئللا کاتێ ئیدعای ئیسلامەتیەکەین کە ڕەحم و سۆز و مەحەبەت و خۆشەویستی هەبێ لەو ماڵەیە بس مامۆستای بەڕێز یعنی حاڵەتێک هەیە جەنابەت زۆرتر تیشکت خستە سەر ئەو حاڵەتی مەوەدە و ڕەحمەیە کە بەردی بناغی دروست بوونی خێزانێکی تەندروستە دوجاریش ئەم خێزانە بەردی بناغی کۆمەڵگەیەکی تەندروستە من پێم وایە بە پێچەوانی ئەمەوە یعنی هەر بە پێچەوانی مەوەدە و ڕەحمە بە پێچەوانی ئەوەی کە تۆ سۆز و ڕەحم و بەزەی و میهرەبانیت هەبێ بۆ خێزانەکەت و تەواوی ئەندامانی خێزانەکە چکە بەڕاستی ئێمە ئەگەر سەیری بکەین عن تونند و تیژەکان یاخود بێڕەحمیەکان یاخود ئەو مەوەدە و ڕەحمەی کە بۆ مەسەلە خوای پەروەردگار قەراری داوە لە بینی ژن و مێردا کۆتا جار شوێنەوارەکانی لە ناو تاکەکانی خێزانە ئەبینێتەوە بۆیە هەر کاتێک زەبر و زەنگێک یاخود بە پێچەوانی مەوەدە و ڕەحمەکەەوە بەکارهێنرا لەگەڵ دایکدا کە دایک بەردی بناغی خێزانەکەیە یعنی تۆ خێزانەکە لە ژن و مێردێک بێ مەسەلە ئەو خێزانی یاخود ئەو دایکە کۆڵەکەی ڕئیسی ئەو ماڵێک کە ئەو ماڵی ڕاگرتووە هەر کاتێک ئیهانەکردن و سوکاتی پێکردن و جنێودان و بێڕەحمی نواندن و لێدان بەرامبەر بەم کۆڵەکەیە کرا وەکو چۆنەڵی لێدانە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە لە یعنی تۆ کۆشکی ئەو خێزانە هێنیتە هەزە و لەرزە کە دوجار دەڕوخێ بەسەر هەموو لایەکیانە لە هەمووشی زەرمەندتر کە بڕوخێ هەموو تاکەکان زەرمەندن بەڵام بە تایبەتر ژن و منداڵەکە شوێنەوارە خراپەکان زیاتر لەسەر ئەمانجی ئەمێنێ بۆیە تاکەکانی خێزان ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو مەوەدە و ڕەحمەیە وا بکەین کە بڵاو بێتەوە گەشە بکە لە ناو تاکەکانی خێزانە چکە ئێمە ئەبینین بە تایبەتی ئەگەر ئێمە زیاتر لەم بەرنامەیە ئاماژە بە مەسلەی مەسەلە ئەو تونند و تیژە جەستەی و دەرونیانەی کە بەرامبەر بەژن ئەکرێ چکە کە مەوەدە و ڕەحمەنەما دووشت لە بەرامبەر ئەودا دروستە بێ ئەو تونند و تیژیانەی کە دەرونین کە ئیتر لە پشت هەڵکردنێکەوە لە قسەنەکردنێکەوە لە قسە دابڕینێکەوە بگرە لە جنێودانێکەوە لە شکاندنی کەرامەتی دایکەکەەوە لە بەرچاوی مناڵەکانە لە بەرچاوی کەسوکاریە ئەم حاڵەتە دروست ئەبێ بۆیە ئەبینی ئەبێت ئێمە زۆر ئاگاداری ئەوە بین کە ئەم دایکە مادەم بەردی بناغە و کۆڵەکەی ڕئیسی ئەم خێزانەیە تووشی ئەم حاڵەتە نەبێ و ئەمانەوەی ئەمڕۆ من پێم وابێ زیاتر تێشک بخێنە سەر ئەو مۆزوعە کە تونند و تیژە دەرونی و جەستەیەکان لەسەر دایک کەم بێتەوە یاخود لەسەر ڕەگەزی مێینە کەم بێتەوە لە ناو خێزانە دوجار بۆی کاریگەری لەسەر تاکەکان دروست نەکە ئەگەر ئێمە سیرێک بکەین کاتێک کە تۆ لە ناو خێزانێکدا تونند و تیژی بەرامبەر بە دایکەکە ئەکرێ لە دوا ڕۆژدا ئەم کوڕی کە پەروەردەکراوی چاوی لە دەستی ئەم باوکەوە کە لە دایکێدا کە کەرامەت تێشکەنێ لە دوا ڕۆژدا ئەمیش خێزانێکی بەدبەختی وەکو ئەو خێزانی کە تیا پەروەردەکراوە هینەکە چکە ڕانەهاتووە ڕانەهێنراوە پەروەردە نەکراوە لەسەر خۆشەویستی و گۆش بکرێ بەو مەوەدە و ڕەحمەی کە خوای پەروەردگار داوا لە ژن و مێردەکە ئەو مەوەدە و ڕەحمەیە دروست ببێ بەڵێ لەم بالێرای لەسەر ئەو بۆسین بەڕاستی من پێم وایە هۆکاری دروستبوونی ئەو تون و تیژە لە ناو خێزانەکان و نەمانی ئارامی گەڕێتەوە بۆی هەر مەبەست لە دروستکەی خوێنکردنی خێزانیش مەبەستی ڕئیسیەکان لە دەست دراون خوای پەروەردگار دروستکردنی خێزانی وەکو لانەیەک داناوە
هەدەف لێ یەکەمیان ڕازیکردنی خۆی پەروەردگارە و کەسە ئیمانی خۆی پێتەواوەکە دووەمیان ئەوێت بەرهەمهێنانینەوەیکی تەندروست بێت یعنی خێزانێک گەر ئەم هەدەفانەی بۆ خۆی دانابێ گەر مەسەلا چاولێکەری نەبێ بڵەوەڵا هەموو خەڵکە گەورە بوون ژنێنە نەبێ منیش ژن بێنم یان ئافرەتێک وازانێ لەبەرەوەی کە ئەبێ شوو بکات یعنی هەدەفە ڕئیسیەکەی لە دەزانە نازانێ ئەمە مەبەستی پێچیە دوای ئەوە لە بیری ئەوەیان نییە کە بڵێ من مادەم ئیشێکی قورسم لەسرە بەرهەمهێنانینەوە لە بەرهەمی هەرچی دنیای مهمترە یعنی تۆ یەکێک معمەلی دروستکردن شتێک دروستەکە دایک و باوکە بڕیاری دروستکردنی خێزانەیان بەرهەمیان ئینسان بەرهەمێن ئینسان بەڕێزترین و گەورەترینی بوونەوەرەکانە بۆ یەگەر بەم ئامانجە گەورە بچنە ئەم پرۆسەیەوە پێم وابێ زۆر دوورە بن یعنی حتا ئەگەر خوانە خواستە لە خێزانێکیشە بوونی خۆشەویستی ئەو نەما ئەو خێزانە لەبەرەوەی هەدەفە ڕئیسیەکان ئەگەر ئەمە دیاری کردویانەوەیەکی تەندروست بەرهەم بێنن هەر بەمەوا لە خۆیانەکەن دوورکەونەوە لە ئەو ئاسارە نەگەتیفانە بە تونوتیژیەوە بە زەبروزەنگە و بارچێکەوە کە جەنابەت ئیشارەت پێە کەواتە سەبەبێکیان منەڵم لە دەستدانی ئەم ئامانجەیە منیش وا ئەڵێم کە ئینسان یەکەم جار بیر کاتەوە کە تونتیژی نەمێنێ لە ماڵەکانە ئەبێ پرسیار بکەین لە پیاوەکان بۆچی تونتیژیەکەی بەرامبەر ئافرەت یعنی تۆ چۆن لە ئافرەت تێگەیشتویت یعنی خۆی پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله کەواتە مؤمن و مؤمنات وەکو یەکن تۆ ئەمێ ئەم پرسیارە لە پیاوەکان بکەین بۆچی توندوتیژیەکەی بەرامبەر ئافرەت چ دایک بێ چ خێزان هاوسەری بێ چ کچێ بێ رسول الله عليه الصلاة والسلام فەرمێ ابدأ بمن تعول أمك وأباك وأختك وأخاك ثم أدناك أدناك کەواتە لە پێش باوکو دایکە دایکی پێش خستووە لە پێش خوشک لە خوشک و برایە خوشکی پێش خستووە هەمیشە ئافرەت لە قاموسی پێغەمبەر علیه الصلاة والسلام دەورێکی سەرەکی هەبووە چونکە لە قورئانەوە فێر بۆ جبریل بۆی دابەزاندووە والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى کەواتە لە سیاقی شەو ڕۆژە ئافرەت ژن و نێرومێ هاتوون شەو ڕۆژ چۆن بەیەک ئیدارە ناکەن ئافرەت و پیاویش نابێ ئەم مجتەمع ئیلا بە پیاو بەرێت بیبیتە سەر نابێت ناگونجێت کەواتە نێرومێ لە سیاقی لەیل و نەهارە هاتووە ئەبێ بزانین پیاوەکان تێبگەین خەڵکەکان تێبگەین کاکە براکەم ئەم خوشکە ئەم خێزانە ئەم هاوسەرەی تۆ وەکو تۆیە هیچی لە تۆ کەمتر نییە ئەبەدەن لە منهجی پێغەمبەر علیه الصلاة والسلام و جەختی لێ کردوتەوە عائیشە لە صحیح مسلمە هاتووە ئەفەرمێ ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم شيئا قط ولا امرأة ولا خادمة ولا امرأة أجر خيزاني به أجر كشي به أجر دايكي به حاشاه صلى الله عليه وسلم كواتا أفرد هميشه بالريزة إما كاتك باسي أو أكين أبي باسي بمدة ورحمة مكرت گومانی باشم برد بە ماڵەکان کە ئەبێ ماڵە مسلمانەکان توندوتیژیتیانە بێ چونکە تێگەیشت من لە کتاب الله و لە سنەتی رسول الله عليه الصلاة والسلام با پێشەوەی حەدیثی بوخاری مسلم خوێنین وەرە سیرەی پێغەمبەر بخوێنەوە ئەوە قسەی دکتۆر محسن عەبدولحەمیدە ئەبێ پێشەوەی بچینە سەر فەرموودە بچینە سەر سیرە و کونیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن مداراتی ماڵەکانی کردووە چۆن لەگەڵ خێزانەکانیان بووە هەمیشە دائیمەن لەگەڵ خێزانەکەیان بووە بۆیە لە ئیبن حیبانە هاتووە فەرمێ يا عائشة فەرمووی بەڵێ ذريني أتعبد ربي هذه الليلة وازم لي بينا بارمتي دائم شو لقى الخوايا بم كواته هميشه لقى الخزانه كان يا ابو صلى الله عليه وسلم اما ابي ام منهجيته بلاو كاينه ولا مالا كان جاريك بيسبينينه جاريك قناعه دروس كان وخلق كان اوج بلين بخلق بلين افرد لقى بياوا تواوكريك بلكو صورتك مانيه ناوي صوره الرجال به صورتك مانيه صوره نساء تخصيص اشكراوه نق نساء بقشتي صورة مانيه صورة مريم لصو شوارد صورتها هي بيامانيه ابدا هي همانه إبراهيم يونس يوسف هود أوانا هميشا بو بيغمبر أولئك هدى الله فبهداهم يقتدي زيادة بو أويا لسر بازي أوانا وبراهيم بلام كاتك باسي آفرتك ليه كواتا تخصيص كراوة خصلة تايبد بندي خوي هي لكم الجاية آفرت خص بس أستاذ يعني حالتك هي مثلا أوي كمثلا أمتن تیژیانە بەرپاکە مەسەلە ئێمە ئەڵێن ئەبێ بەڕەحم بێ بەڵام ئەوەی کە توند و تیژەکان بەرپاکە پێچەوانەی بڵێن مەوەدە و ڕەحمەکەی ئەوەی کە جەنابەت باست کرد بەڵام ئەمە زۆر جار ئێوە نایبینن کە مەسەلە ئەو قووە عەزەڵیەی کە خوای پەروەردگار ئەو توانا و لیاقە بەدەنی کە خوای پەروەردگار یاوێتی بە پیاو هاوشان لەگەڵ ئەو کولتورە سەقەتەی کە پیاوێک بەرهەمەیەنێ کە هەمیشە ئەبێ پیاو زاڵ بێ هەمیشە ئەبێ پیاو دەسەڵاتی ڕەهای هەبێ لە ناو خێزاندا هەمیشە ئەبێت پیاو ژن ڕاست کاتەوە یعنی ئەمانە زۆر جار هەر چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
فرموودەیەکە ئەفەرمێ ئافرەتان وەکو پەراسووان ئەگەر ڕاستی کەیتەوە ئەشکێ بەڵام مشکلەکەی ئەم کۆمەلگایی ئێمە لەوەدایە لە 1970 جاری وا هەیە جێبەجێکردنی فرموودەکان و ئاەتەکانی قورئان بکەن بەڕاستی ئەمە ئەبێتە کۆمەلگایشی ئارام ئەبێتە ناو خێزانەکان هەمووی ئاسایش و ئەبێتە بەختەوەری بەڵام ئەمە جێبەجێ ناکرێت جاری وایە بەکارهێنانی ئەم قووە عەزەڵیە هۆکارێکی ڕئیسیە کە بەرامبەر بە ئەوەی کە هەمیشە ئەبێژن سەرکوت کرێ مەسەلە ژن بە هەموو جۆرەکانیەوە ئیتر دایک بێ مەسەلە کچ بێ یاخود مەسەلە ئەو نەنکە بێ کە لە ماڵدا چکەمە بەڕاستی ئەمڕۆ لەم ڕۆژگارەدا کە دەژین تونند و تیژەکان لە هەموو ڕوویەکەوە بڵاو بۆتەوە ڕەگی داکوتاوە بە ناو کۆمەڵگەدا لە ناو خێزانە هەر بیگرە لە تاکەکانی خێزان و سەیرەکەیت ئافرەت بەرامبەر بە پیا و ئەیکات پیا و بەرامبەر بە ئافرەت ئەیکا بە پێچەوانەوە دایک و باوک بەرامبەر بە مناڵەکانی کەن مناڵی لاسار بەرامبەر بە دایک و باوکیەکە ئەچیتە دەرەوەی خێزان لە ناو کۆمەڵگادا قوتابی بەرامبەر بە مامۆستا ئەیکا مامۆستا بەرامبەر بە قوتابیەکەی کە یعنی ئەمانە سەیرەکەی جاری وا هەیە ینی ئێمە بۆیە ئەڵم لە کولتورێکە ئەژین جاری وا هەبووە ینی باس لەوە کراوە ئێمە هاوڕێمان بووە کە بینیمانە مامۆستا زلەیەکی لیا شتەکەشی زانیوتێتی بۆچی زلەکەم لێ ئێدەی وتێتی لەبەرەوەی لە بیرت نەچێتەوە بەڵام ئەو لە بیر چوونەوەی لە بیری چێتەوە قەت بیری نەهاتۆتەوە یعنی ئەمانە هەموو شتی خراپن کەین بەڵام ئێمە بزات کە ئەمڕۆ باسی مەسەلەوەکەین باز لەوە بکەین کە ئەو کولتورە بەڕاستی ئەبێ ئیشی لەسەر بکرێت لە هەموو لایەکەوە بەڵێ لەلایەن مامۆستایانی ئاینیەوە لەلایەن دام و دەستگاکانی حکوومەتەوە لەلایەن موسسە پەروەردەی و ئاسایەکانەوە هەموو ئیش لەسەرەوە بکرێت کە هەوڵ بدرێ ئەم کولتورە بگۆڕێ بەڕاستی واشی کردووە کاریگەرەکەی ئەوەندە بڵاوبەتەوە خەریکە لە جیهاندا ئەبینە کۆمەڵگایەکی دڕندە و بێبەزەی بەرامبەر بە ژن چکە ئێمە ڕۆژانە لە ڕووماڵی هەموو ڕۆژنامەکان و ڕووماڵی هەموو هەواڵەکان کە بینین هەمیشە لێدانی ئافرەتە بیستین هەمیشە کوشتنی ئافرەتە بیستین هەمیشە ئەتەکردنی ئافرەتە بیستین یعنی ئەمانە هەمووی بەڕاستی ئەبێت ئیشێکی جددی لەسەر بکرێ توێژینەوەی گەورەی لەسەر ئەنجام بدرێ ئاڕانخان ئێمە لە بەرنمەکەی خۆمانەوە دەست پێ بکەین لەم بەرنمەیە ئەکرێت تیشک بخەینە سەر ئەوەی چۆن وا بکەین پیا و ئافرەت بەیەکەوە خێزان پێگەێنن بناغی خێزان لەم دوانە پێگە ئەوان بڕیاری دروستکردنی خێزانیان چۆن وا بکەین ئەم دوانە بە داواکاری یەکتر بزانن یەکتر تەواوکەر بن گرفتیان کەم بێتەوە بە یەکەوانێت تاکو وای لێ بێت ئەم کێشانەوە کەم بێتەوانێت کە نەهێڵت بگاتە تون و تیژی ئەگەر ئەم دوو کەسی تەواوکەری یەکتر بن من قەناعەتم وایە ینی کێشە لە هەموو ماڵەکەشتی ورد ئەبێت بەڵام گرفتی ئەوەنە گەوریان نەبێت بگاتن ئەنجامدانی تون و تیژی لە هەر حاڵەتەکە پیاوەکە بەدەسەڵات بوو دیارە تون و تیژی بەرامبەر ئافرەت دەکرێت ئافرەت بەدەسەڵات بوو تون و تیژی بەرامبەر بە پیاوەکرێ بە ئەمان شێوە هەردووکیان بەرامبەر بە مناڵ ئەگەر مەسەلە دەسەڵات و قووەت بێ من لێرە بۆ ئەوەی گەڕمەوە ئەم دوانە نەیانتوانیوە یعنی لەبەر ئەوەی یەکەم جار ئامانجەکان لە دروستکردنی خێزان و جاری پێش و باسم کرد نهێناوەتە دی نەشیان توانیوە تەواوکەری پێویستیەکانی یەکتر بن ئەو پیاوەی کە خێزانی هەیە چی لە داواکە ئەو ئافرەتەی کە هاوسەری هەیە چی پێویستە لێی ئەبێت چی بۆ تەواوکە لێکۆڵینەیەکم خوێنەوە کە لەسەر 200 خێزان قازێک کردوێتی لەسەر 200 خێزان لەیەکی لە وڵاتە عەرەبیەکانە باز دەوە کە ئەڵێ ئەم 200 خێزانە ئەم پرسیارە وەکو ئیستیمارێکی استیبیان درایانەتێ کە 20 خاڵیتیایە ژن و مێرد پێویستیان بە یەکتر لەم ڕوانەوە هەیە دیارە ئیستیمارەکە لەو 20 خاڵە ئەڵێ یەکەم شت بەلاتەوە کاتەوە خێزانەکەت بۆت بکە یان هاوسەرەکەت بۆت بکات چییە ئەخیر شت چییە و لە دوای ئەوە بڵین لە دوای یەکەم چیە و لە ئەخیرا دایانێت چییە آخر شت یعنی یەکەم شت کە هەر پیاوێک لە خێزانەکەی وێت لەو ئیستیمارای ئەوەی کە دەرەجە یەکەمی هێناوە کە پیاوێک لە خێزانەکەی گرنگیدانە بە ماڵ و مناڵ یعنی ماڵەکەی ئەو بە ئافرەتەکە بە بەرپرسی یەکەم ئەزانێ بەرامبەر ئیهتیمامدان بە ماڵ و بە مناڵەکان و یەکەم شت لە لای ئافرەتان لە خێزانەکان کە لە هاوسەریانەوێ هەڵگرتنی بەرپرسیارەتی ماڵە چونکە پیا و بەرپرسیارەتی هەیە بەرامبەر ئەو خێزانە لە دابینکردنی ماڵ و لە ئەم بەرپرسیارەتیە و ئەخیر شت بەنسبەت ئافرەتانی شوف پیاوانی شوانێ بەنسبەت ینی پیاوانێک کاڵە ئاخر شت کە پیا و داوای بکات لە خێزانەکەی پارە پیاکردنە و ئاخر شت کە ئافرەت داوایەکە و کێشەی لەسەر دروستەکە لەگەڵ پیاوەکە نانە خواردن پیاکردن و شتومەک پیاک یعنی بەشی زۆری کێشەکان لەوە هاتووە ئەم دوانە بەرپرسیارەتی یعنی بەرپرسیارەتەکان بەرامبەر یەکتر جێبەجێ ناکەن بۆیە گرفت دروست دەبێت دیارە لە نتیجەی گرفتاکێ بەدەسەڵات بوو عەزێتی بەرامبەرەکەی هەیە
هەر چەندە خۆی ئەسڵ وایە بە تووڕەبوون و بە عەزەت نەبێت وەکو مامۆستا ئیشارەتی پێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر دژی بەکارهێنانی قووەت بووە بەکارهێنانی عەزەتدان بووە و هیچ کاتێک با بڵێن بەو شێوەیە مامەڵەی نەکردووە کە ئێمە بێت لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕۆین بەڵام ئەمە یعنی لە کۆمەڵگایەکە کە ئاستی پابندبوون بە دین لە ئاستێکی لاوازایە کە تاکەکان شارەزایی تەواویان نییە بەرامبەر بە ئاینی خوای پەروەردگار و لە شارەزایی دەقەکان نین دیارە پەنایەنن بۆ تونوتیژی ئیشارەت مەکەن کە کاتی ناوبڕە لەبەرەوە لە دوای ناوبڕەکەی ئینشەڵا بابەتەکەمان تەواوەکەین دێینە خزمەتتان. دووبارە سڵاو دیارە هەر وەکو کۆتایی بە قسەکەم بێنم لەوەی پێشووترە باسی ئەومان کرد کە لە خاڵیەکەمیان ئەو بخا لە ناوەڕە یعنی هەردوو لە ئافرەتیش و پیاویش لە یەکتر داواکەن لە یەکێ لە خاڵە گرنگەکانیان ڕێزگرتنە یعنی ئێمە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگ بۆمانەوەی ئەو خۆشەویستی ناو خێزانەوەیە پیا و ڕێز لە خێزانەکەی بگرێت ئافرەت ڕێز لە هاوسەرەکەی بگرێت بە کەم سەیری یەکتر نەکەن هەردووکیان بە نوقسان سەیری یەکتر نەکەن هەوڵی شکاندنی یەکتریان نەبێ خێزان نابێ وەکو ساحەیەک وابێت هەردووکیان خەریکی یەکتر بردنەوە بنتیایە وەکو شوێنێکی یاری هەردووکیان بیانێ من مێزاڵ بێت دۆڕان و سەرکەوتن هەبێ خێزان بۆ تەواوکردنی یەکترە بۆ تەواوکردنی با بڵێن ئەو کۆمەڵگایەکە ئێمە باسەکەین خێزان کۆمەڵگەیەکی بچووکە بێ یەکتر تەواوکرد بن نابێ هەوڵی بردنەوەیان بێ لە یەکتر بۆیە هەردوولا بێ ڕێز لە یەکتر بگرن ئەوەی کە پیاوان داوایان کرد لە خێزانەکان بوونی سۆز و خۆشەویستیە لە ماڵا باماشەوە ئافرەتان داوای ئاسوودەی و ئارامی و ئەمنەکەن یعنی بەڕاستی ئەوە یەکێک لەو خاڵی دووەم کە ئافرەتان داوا لە هاوسەرەکانیانەکەن بوون و ئاسایش و ئەمنە کە بەرامبەر ئەو تونوتیژیەکە ئاوانخانی شارەتی پێ بەڵێ یەکێ لە گرفتە گەورەکانی ئافرەتان کە ئەمینن لە هاوسەرگیری ئەوەیە کە هەستەکان لە خێزانە بێتە مای تونوتیژیکردن بەرامبەری عەزێتی ئەدرێ ئیتر لە ڕووی نەفسی و بیانە گەرگاتە حاڵەتی جەستەیی کەمە خەتەرناکە و شتێکی خاڵێکی زۆر ترسناکە کە گەر بەم شێوەیە خێزان وا بڕوات ببێ بە ساحەیەک بۆ عەزێدانی یەکتر بە ئاقارێکی خراپە ئاڕوا بۆ کۆمەلگاش ئەو بۆ خێزانەکانیش مامۆستا بەنسبەتی ژنومێردەوە زۆر ضروریە دایک و باوک لە ژیانە گەورەترین ئەکتەرن بە نیسبەتی مناڵەکانیانەوە ئەگەر دایک و باوک بەیەکەوە عیلاقیان خۆش نەبێت حتمما و مناڵانش عیلاقیان خۆش نابێت ئەگەر دایک و باوک بەیەکەوە منسەجیم بن و هەڵمی یەکتری بکەن تەنازول بۆ یەکتری بکەن کا خۆ تەنازول بۆ یەهودی ناکەی تەنازول بۆ خێزانی خۆتەکەی تەنازول بۆ مێردی خۆتەکەی بۆ هاوسەری خۆتەکەی خۆ ئەمە تەواوکەری یەکترین تۆ بە بۆنەی ئەمە ئافرەتەوە فۆرمێکی بایعی وەرگرتووە گیناتۆی لا شەیء بوو یعنی لم يكن شيئا مذكورا بكاتي بوي بشيء مذكور كاتك زواج كردوا فهي زور ضروريه ام دايكو باوكا بيكو يعني يعني علاقيان خوش به هي كمنال كهات الدنيا اما مشروعيان بك فقه زواجي فيركن يسلم ماليزيا سي مانك ابيك بشيت دوري دايكاتيو بياو بشيت دوري باوكاتيو سي مانك انجا ايري بشو انجا جني بويري بوينري فبيويست فقه زواج فيري من على كان بكريت ام دایک و باوکە تازە بۆ نمونە بە سەقەتی یعنی فێربوون دەوەرە فریای مناڵەکانێکەوە خۆت وەرە فقی زەواجیان فێر بکە بزانە بۆ مناڵێکت هەبێ موقعی عرابی هەبێ لە مجتەمەع بەڕاستی ئێمە جاری وای مناڵەکان یان نەفین یان مەکسورن یان منصوبن ئێمە مەرفوعمانەوێت مكسور يعني شكيراو منصوب يعني قالطه بيكراو ومنفي جيتر هيج لا محل له من الإعراب من هي اما مشكله اما من على كان هم مرفوع بن بلكو سري دايكو باو كان برس كانوا چونك ناوي تويان هلقرتوها فبيستم دايكو باو بيك وزور مشروعك ضخمه هج كسي الزواج بقضيه لقلمنا موافقنا به زواج قضيه بيجي شهوتي تيابه نوز دقاري مهم هي لزواجه اخير يعني مسائل الشهوه فبيست ام زواجه ام نواتك لمجتمع دا ريت ابي زور بباشي بي زور بشاكي بي اما افرت خوات ايدي كدو لا اسمانه كافرتك كافريش بو بدايه ان الملوك اذا دخلت قريه افسدوها وجعلوا عزه اهلها اذله خوا فرمي وكذلك يفعلون او تايد بو بلقيس بو كدواي اني اسلمت مع سليمان لله رب العالمين هما افرت لقران ضرب الله مثل الذين امنوا امراه فرعون للذين امنوا كوتي امنوا يعني في اوج كوات ضرب الله مثلا نمونيك بو منو بو رجزي مقابل هنا وتو بخيزاني فرعون رضي الله عنها فبيست اما بزانين قيمه وقدر افرت بزانين افرد نبي هميشه بياو نابي افرد نقني وي كوملغايا همو كوملغايا چونك افرد يان دايكا يان خوشكا يان كتشا يان خيزانه تو اگر يعني راسته هم وكو كون لمنطقه يانوت هيلكل مريشكا مريشكل هيلكي هردوك تاوكر يكترين
بەڵام عنصری ئەساسی و فعال لە مجتمع بێ ئافرەت بێ ئەبێ شان بەشانی وهي قرآن فرمي وامرأته قائمة فضحكت كواتا إبراهيم عليه السلام كاتك ميوانا كان إمراكي لقل آياتي وك إيمانية لكون يكابي وك إيمانية لم ديو بردوا أوكي شون درو شيري ميدان بقائدي مالي تو شون لنا أواتي يان رفيقي ميدكتا يان دراوسيكتا يان خزميكا يان كسيكا أما يبو شي يعني إيما قرآن تينا جيش يشتا بيسمان بفقه قرآن پێویستمان بەوەیە کە تێبگەین لە قورئان بێنین جارێکە ڕاوی بکەینەوە شەرحی بکەینەوە تەفسیری بکەینەوە قورطوبی و رازی و ئیبن کەثیر هەمووی ئیسفادەی لێ دەکەین هەمووی سەر و سەرچاو بەڵام قورطوبی لە قەرنی 700 هیجریا بوو رازی و 606 هیجریە ئیبن کەثیر لە 700 بوو ئیبن تەیمیە لە ئێمە پێویستمە ئێمە لە 1438 برام ئەوێ پێویستمان بۆیە ڕاوە و تەفسیری تازەی بکەینەوە ئەو قورئانە تیبیانە لكل شيء هەموو شتێکی تایە دەوەرە مادەم تیبیانە لكل شيء منهەجە دانین بۆ ماڵەکان بۆ کەسەکان بۆ زاتەکان بۆ ژنەکان بۆ مێردەکان بۆ کچەکان بۆ کوڕەکان بۆ ئەوی ماڵەکان بە جوانی و بە سەلیمی بۆ ئەوی مناڵێک پێشکەشی کۆمەڵگاکەی یان وەکو رسول الله فەرمێ لە بوخاریە یان مستریحە یان مستراحە ئەگەر مستراح بێت خراپە ئەگەر مستریح بێت زۆر باشە بەڵام ئێمە مستراح یعنی ئەوەیە کە ئۆخەی بەس نییە نەجاتمان بوو لە دەستی ئەوە خراپە ئەوە دایک و باوکەکانە نازانن تربیە بکەن فێمە هەمووی ئەگەڕێنەوە سەر مسلمانەکە خۆی بە سەقەتی پەروەردەکراوی پێویستمان بە تەصحیحی مەسارە پێویستمان بۆیە فریای خۆمان کەوین یعنی عیب نییە رسول الله فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەبێ طالبی علم بیت طالبی علم شەر نییە علمی شەرعی طالبی علم اینجا فهممان هەبێ بۆ ئەو ماڵە یەکجار لە قورئانە فهم هاتووە ففهمناها سلەیمان هەموو قورئان بگەڕێ فهم یەکجار هاتووە کەواتە فهممان نییە و فهم نادیرە بۆیە ئێمە ناتوانین مداراتی ماڵەوە بکەین بۆیە ناتوانین مداراتی ئافرەت پێویستی بە قسەکردنە پێویستی بەوەیە قسە بکات لە چوار دیوارایە مێردەکە کاتەوە گوێ لێگرێ بۆیە علمیان ئەڵێن لە 5000 تا 7000 کەلیمە ئەبێ ڕۆژانە بیڵێ ئەم ئافرەتە پیاویش لە 2 تا 3 کەواتە ئەم 5000 کەلیمە گوێ بۆ بگرە کاکە گوێ بۆ بگرە بزانە چییە لە قەزیە بزانە مشکلەی چییە گرفتی چییە بزانە پارەی ئەوێ بزانە ئەبێ دابینی کەی مەسکەنە مەطعەمە مەشرەبە ئەمانە هەمووی بێ دابین سازیان هەز ناکەی مەسەلە ئێمە یعنی بەڕاستی نەسی زۆر جوانمان هەیە لە قورئان و لە سونەت و لە ژیانی سەحابەکان و ئانە بەس یعنی تەسەورەکەی ئەمە بۆچی بگەڕێتەوە ئەمە لە ناو مجتەمەعێکی ئیسلامیین هەموو جمعەیەک وتاری جمعە هەیە جاری وایە من تەسەورم وایە ینی ئەگەر مامۆستانی ئاینی بتوان گۆڕانکاری جەزری ئەتوانن دروستکەن هەرچەنە مەسەلە لە منهەجی خوێندن و ئانە پێویستەکە لەوە شازیاتر تەرکیز بکرێتە سەرەوە بۆ ئەبینی کاتێکە کولتور زیاتر زاڵە بەسەر ئەم حاڵەتە بۆ ئێمە یعنی ئێمە کە هەڵگری بەرنامەیەکی ئیسلامین یعنی بەڕاستی ئەبێ بگەڕین بۆ ئەوەی کە ئێمە چۆن بتوانین جارێکی تر حیات ژیان بگەڕینەوە بەو نەسانە کە بتوانین چۆن ڕێگە چارە بدۆزینەوە کە ئەم نەسانە لە ناو کۆمەڵگادا جێبەجێ بکرێ ینی هەز ناکەی ئەوەش بخۆی گرفتێکە لە وەی کە مەسەل لە خوتبەی جاری وهەیە لە هەندێک وتاری مامۆستایە یعنی کۆمەڵی بابەت دەهێنێ کە جاری وهەیە زۆرتر یعنی مەبەست غایە لە خوتبەی جمعە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناو مجتەمەعە هەر زیاد بۆ ئیضافەتەن بۆ قسەکانی بۆ هەر وەڵامەکەی هەمووی بەیەکەوە لای جەنابەت بێ ئێوە پێتاوانێ بەشێکی گرفتەکە بۆ ئەوە گەڕێتەوانێ ئەوەی کە زۆر زەق کراوەتەوە کۆمەڵی خاڵەکە ڕئیسی نەبووە مەسەن زۆر کەم ئەوە ئاماژە پێدراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر باسیەوە کراوە 9 خێزانی هەبووە بۆ 12 هەبووە 13 ئەو باز نەکراوە مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەم خێزانانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێشەی هەبووە لەگەڵ خێزانەکانی بەڵام چۆن چارەسەری کردووە تا چەنە ئەمە لە وتاری هەینیە لە وتە و ئاراستەی کۆمەلگا کراوە کە ئەبێ ئێمە ئەو هەدیە جێبەجێ بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانەکانی مامەڵەیەکی زۆر جوانیە بووە جەنابەت ئیشارەت بە حاڵەتێکە کە ئیزن لە حەزرەتی عایشە وەرگێ بۆ عیبادەتی خوای پەروەردگار نەک بۆ پیاوی بڕاتە دەرتانی وەشە لەگەڵ ڕفیقەکانی لەسەر جادە بوەستێ ئیشارەت بەوەیات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەد لە کەسی نایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تووڕا ئەبێ لە خێزانەکانی لێیان نایەت ئەڕوات بەجیانە هێڵێت دوای قورئان ئاشتیان ئەکاتەوە حاڵەتەکە چارەسەرەکات چارەسەری ئەم کێشانە بە هەڵچوون و بە گرفتی گەورەکردنی گرفتەکان نابێت بە تووڕەبوون و تونوتیژی نابێت کە بەدەسەڵات بکرێتە لێدان و عزێدان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بە بەزەیی بووە یعنی ئەمانە تا چەند ئێمە توانیمانە ڕوونی بکەینەوە لە کۆمەڵگایە چەند بە وەفا بوو بەرامبەر حەزرەتی خەدیجە ئەم ڕوونکردنەوەانە بۆ کۆمەڵگا بەشێکی گرفتەکەی ئەوە نییە خۆی مامۆستای ئاینی واجبی سەرشانیتی ئەم شتانە بەیان کە بەڵام تۆ خۆت دەزانین لە هەفتەیەکە نیو ساعتی هەیە دنيو ساعتي فيسبوك ودنيو ساعتي حلكة ودنيو ساعتي سفر وسياحة ودنيو ساعتيني ورقة ودنيو ساعتي سر سفرة نيو ساعتي أقل بي بس يقدر قلي درجة مسكوتك غيبتي ما وصاك كان ما وصافية شيء كيف فقيرة بلا من يكشتي كم هي
قورآن فەرمێت یا ئەیوە الذین ئامنوا خطابەکە بۆ هەمووانە وئیستا الحەمدولله منبەری مزگەوت گەورەتر بووە بۆ منبەری فەیسبوک و منبەری یوتیوب و منبەری تلڤیزیۆن و منبەری ئینتەرنێت و هەمووی لە شوێنی خۆیەوە مەسئولە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ هەر یەک لە ثغرەکانی ئیسلام مەسئولە بەرامبەر وقفوهم إنهم مسؤولون خطابك بو هموانا لقرآن فأفرمي يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا قوا أنفسكم دەست پێ بکە بە خۆت پیاوێکی باش بە چاک بە مهم بە خاڵێ بە لە خاڵەکان ژمارەیە بە لە ناو ژمارەکان قورسترین ژمارە بە لە ناو ژمارەکانە اینجا وەرە بۆ لای ئەهل وەرە بۆ لای خێزان و مناڵ و خوشک و کەس و کار ئەوەی لە زیممەتی تۆیان اینجا بەو حەدە تا پەروەردەیانەکەی دوای ئەو قورآن فەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن باشە لیباس وەرە لیباس زان چییە خەڵکینە لیباس یعنی ئەبێت تۆ جلێک بی بۆ ئەم خێزانە و جلێک بی بۆ ژنەکە جلێک بی بۆ کچەکە بۆ کوڕەکە معقولە کچێک عیلاقەیەکی هەیە لەگەڵ کوڕێکە با ئێمە سەراحەت قسە بکەین یعنی خوا لە کولیەکە 4 ساڵ بەیەکن خۆک ئەو سانیە ئیسە کچە کوڕە بەیەک و دانیشتوون دڵیان بەیەکچوە معقولە ئەم کچە دنیای لێ تۆ یەک ناتوانێت بە دایکی بڵێ ناتوانێت باوکی بڵێ باشە بۆ ئەم دایکە ڕەفیقی نەبێ دۆستی نەبێ باشە بۆ وەقت البيوت من أبوابها کوڕی داماوەوێ لە دەرگا بە و لە جەرەز بێ بڵێ من ئەمن بە کوڕی ئێوە دەی فەرموو خۆ کاکە کفری نەکە فەقیرە ئەمە کچی ئێمە ئەمە خوشکی ئێمە و با بین بە دۆستی بین بە ڕەفیقی براکان کەسەکان فەقیرە لە ئامۆزا ئەترسێ نەک لە برای خۆی فەقیرە لە پورزا و لە میمکەزا ئەترسێ نەک برای خۆی ئەمە کێشەیە بەڕاستی اینجا دەمەکاتۆڵێ الرجال قوامون على النساء بابا بيق طواوي كبير زحمة بما أنفقوا پارە قیوامە لە پارایە قیوامە لە ضەربانیە لە شەتمانیە لە جنێوانیە ئەسڵەن ئەوانە لە ئەسلوب و ئەخلاقی پیاوچاکان و ڕیجالی خوایان نین ئەبەدەن بما أنفقوا اینجا فەرمێ ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض هیچ تەمەنا ناکەم وەک ئافرەت نابێت تەمەنا بکە وەک پیاو بێ پیاو صاحبی قووەتە و ئافرەت صاحبی ئونوثەتە ئەبێ یەکتری تەواوکەن ئەمە هەرج ئافرەتێ لە یعنی خەریتەی خۆی دەرچوو ئەوە ئافرەت نییە هەر پیاوێکیش لە خەریتەی خۆی دەرچوو ئەوە پیاو نییە کەواتە تەخسیس کراوە لەم دنیاە هەمووی بە ئافرەتان بینە سایق شۆفڵ بێ ناوێ پێی ناکرێت کاکە تڕێلەی لێخوڕێت پێی ناکرێت پێویست ئەم ئافرەتە لە ماڵۆ مەلیکەیە کە بووی بە مەلیکە کە هایتە ماڵی خۆت کە کچ بوو یان باوە یان دایک بوو یان ژن بوویت تۆ مەلیکەیە بێ خزمەت کرێت نەک لە کارتۆنێکی تایتە ڕسمەکە دەرچێت لە زەرفێکی چایە ڕسم دەرچێت بەڕووتی آخر کە باسەکەینەوە ئیهانەیە بۆ ئافرەت پێشەوەی ئیهانە بێ بۆ ئەو کەسانی کە دامی ئەو مەسەلەکەن ئیهانەت بۆ ئافرەتەکە خۆیەتی ئێمە ئافرەت واز لەو حیجاب و تەرتیبەش بێنێت خوا بێ زەحمەت باسی ناکەینی ئێمە لەم حەڵقا بەس ئافرەت کە سیانەی ئافرەتەکەین لە ماڵەکانە بۆ صیانەی شەرەفێتی بۆ ئیسراحەتی خۆیەتی بۆ ئەوەی چونکە یەک معمەلی پێ ئەمە تەماتۆ خێر دەناکات مامەلەکاکە مناڵ دەرەکا مناڵ ئەمە ئەبو شافعی دەرکردووە بۆ حەنیفەی دەرکردووە ڕیجالی دەرکردووە پێغەمبەرانی دەرکە 24,000 کەسی دەرکردووە کە قسەیان لەگەڵ خوا کردووە ئەمە کێ کردوێتی معمەلی ئافرەت کردوێتی لەگەڵ ڕێزما یعنی فەم مەسئلەیە پێویستی ڕاستە یعنی من مامۆستا زیاتر هینەکەم لەسەرەوە بوو ئێمە مامۆستا یعنی مەبەستم پێی لە مامۆستانی ئاینی ڕۆڵی کاریگەریان هەیە لە گۆڕینی کولتورە ئەکید بۆ یەڵێم زیاتر هەوڵ بدرێ مامۆستانی ئاینی زیاتر ڕۆڵەکان گەورەتر بکەن نەوەستن بەوەی کە لە ماوەی نیو سەعاتە کە خوتبەیەکی جومعەیە بەڵکو ئەبێ پرۆژیان هەبێ ئەبێ چۆن بتوانن ئەم دیاردە زیانە هەر وەکو ئەرکێکی جگەلەوەی کە ئەرکێکی نیشتیمانی بێ ئەولاتر ئەرکێکی ئاینیە لەسەر مامۆستایان کە پێویستەکە بیکە من زیاتر بەڵام یەک تێبینیم هەبوو لەسەر قسەکانی خات و قەدەم خێر بەنسبەت ئەو سیفەتانی کە لە پیا و لە ئافرەتە هەمیشە کە کاتێ کوڕکچێک ئەیانەوێت ژیانی هاوسەری پێک بوێنە هەریەکان هەڵگری کۆمەڵی خەسڵەتی جیاوازە کۆمەڵە سیفەتی جیاوازە یعنی ناکرێت بتوێ لە ماوەی کونفەیەکوونێکە ئەم سیفەتانە یان پیاوەکە زاڵێ بەسەر ئافرەتایانێ یا هەریەکان بیانێ کۆپی یەکتری بن یعنی ئەمە هەڵەیە لە دید و بۆچوونی بڵێن هەر تاکێکیانە هەبێت چ ژن بێت چ پیاو بێ بۆیە پێویستەکە خۆگونجاندن هەبێ لەم شتە 5 ساڵی یەکەم کە زۆربەی توێژەران قسە لەسەرەوەکەن 5 ساڵی ئەو 5 ساڵی کە لە بیدایەتی هاوسەریرە 5 ساڵی خۆگونجاندنی پێوترێ چونکە هەریەکان کۆمەڵی سیفەتی کەسێتی خۆی هەیە لە بیدایەتەوە پێویستەکە هەریەکان دیقەت بگرێ لە سیفەتی بەرامبەر و پاشانیش ئەو سیفەتە هەڵانی کە لە خۆیدا هەیە یعنی سەیری هەردوو لایەنەکە بکات بۆی بتوانێت ڕادەی خۆگونجاندنی هەبێ لەگەڵەوە من پێم وابێ ئەگەر هەر خێزانێک
بناغەکەی یاخود هەوڵ بدرێ زیاتر خۆشەویستی وەکۆی لە بیداەتی بەرنمەکە باسمان کردمەوە دۆ ڕەحمەی تیاابێ تەسەورم وایە شتەکانی تر زۆر ئاسانەوە خاتو قەدەم خێر باسی کرد یعنی کەمێکیان مشکلیان لە بوارە مادیەکە و لە نازانم چێکە ئەوانە یعنی ئافرەت پێویستی ینی پێویستیاتی ئافرەت یعنی لە ڕووی مادیەکە و لە ڕووی معنەوەکەەوە زۆرتر محتاج لایەنە معنەویەکەیە بۆی پێویستەکە ئەم خۆ گونجاندنە هەوڵ بدرێ مەسەلە ئافرەتە سیرەکەی لەگەڵ ڕەزیلی پیاوەکەیە خۆیە گونجێنێ بەمەرجێک پیاوەکەی خۆشەویستی بداتێ بەمەرجێک پیاوەکەی بتوانێت تەعاملی باشی لەگەڵا بکە یا بە پێچەوانەوە مەسەر بەڵام هەندێک کەسمان هەیە جاری وا هەیە چۆنەڵی لە خۆبایی بوون لەو مەرحەلەی 5 ساڵیە لە خۆبایی بوون یا خۆ بە گەورەزانین یا تەنەزول لەکردن وەکو مامۆسا باسی کرد یعنی ئەمانە دوجار ئەبێتە هۆی ئەوەی کە وا لەو تاکە ئەکا دوورکەوێتەوە لە خۆ گونجاندن چکە تۆکە لە خۆبایی بوویت و وتت من لە تۆ بەقوترم و لە تۆ باڵا دەسترم و هەموو بڕیار ئەبێ لە لای من بێ ئامن بەخێوتەکەم و هەموو ڕۆژێ بنەت بکاتەوە بە سەریا و بیاتەوە بە چاویە و کەرامەتی بشکێنێ و چەند و چوونی لەگەڵا بکات و چیت سەرف کرد و چیت سەرف نەکرد ئەمە کۆتا جار یعنی وای لێکە ئەمە لە خۆبایی بوون و باڵا دەستی پیا بۆیە سیرەکەی شتەکان ناگاتە حەل خۆ گونجاندنەکە دروست نابێ بۆیە یعنی بەڕاستی زۆر گرنگ بوو بەلامە ئەو خۆ گونجاندنە ئاماژەی پێ من ئەوەی کە باسم کرد باس لەوە بوو کە ئەمە قازیە کردی لەو ژن و مێردانی کە دێن کێشانێت تۆ چی دەوێت لە خێزانەکەدا ئەم خاڵانە کراوە ئەگینا بەڕاستی خێزان لەسەر من یەکەم جار باسیەوەم کرد بێ ئەو کەسە ئەوەی خۆی دیاری کرد جا بیەوێت ئەگەر بیە بەردەوام بێ ئەم خێزانە بێ لە کۆمەڵەشت چاوپۆشی بکە هەم پیا و لە خێزانەکەی هەم ئافرەتیش لە مێردەکەی کۆمەڵ دیارە ئەمە لە دووبی ئەی جیاوازا پەروەردەبوون دڵنیا بە کێشە و گرفتیانە بێ ئەو باسی ئەوم کرد کە ئێمە دڵنیاین کە گرفتە بێ بەڵام گرنگ ئەوەیە تا چەند ئەم دوو کەسە قوبوڵی ئەو حاڵەتە جیاوازیانی یەکترێکن و لەگەڵ یا ئەڕۆن و زۆر جار بوونی کێشە یعنی مەرج نییە لە ساحی خێزانە ئەم کێشانە یەکلا بنوانێ من زۆر جار یعنی خەڵک هاتۆ باسی کێشەی کردووە وتماکرێ هەندێکی ئەوڵە من خەتامە ژەڵە یعنی کە دوکانەڵان ئێمە خەتامانیە خۆ دیارە ئەگەر خەتای کەسیان نەبێ کێشە چۆن دروست بووە منەڵە مەکرێ هەندێکی لێ گەڕ یعنی دوو کەسە ئەوەنە لەسەر شتە بچووکەکانی کە خلافین جیاوازی بینیانە نەڕۆن لە جیاتیەوە بێنە لای خوای پەروەردگار یعنی خوای پەروەردگار خۆی لە هەموو شتەکان ئاگادارە زانێ یعنی بعضی شت دەکرێت لێ گەڕن یەکلای نەکەنەوە لە دنیا لێ گەڕن بۆ قیامەت و بشزانێت پیا و بۆ ژنەکەی ئافرەت بۆ هاوسەرەکەی مەئجورە ئەجری دەسەکەیە کە تەحملی ئەم ناڕێکیانی کە ئەم بەدڵی نیە لە ژیانی خۆیان ئەکات لە مقابلی ئەمە یعنی سەبر بگرێ ئارام بگرێ لەسەر ئەو شتەی کە بەدڵی نیە و ئەوەی کە ئەزانێ کێشەکانی پێچارەسەر بێ ئەم زیاتر ئەنجامی بە بۆی ئەمە نەمێنێ طبعا عفوا کە بەدڵی نیە وەکو سروشت وەکو طبیعی سروشتی مقابل ئەمما وەکو کە ئەسڵ وایە يعني ئەگەر نەتوانێت ئیدامە نایە بەو زەواجە لەبەرەوەی کابرا کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت إذا قامت المرأة إذا صامت المرأة فرضها ورضيت ربها وحفظت فرجها وأطاعت زوجها إطاعي الزوج أو النية هرشونة بمن هر أفرتك إطاعيك أصل وايا إبكات إطاعة لحدود سنوري خوايا به أجر سنوري خوايا تيانا من لا طاعة لمخلوق في معصية الخالق أما نصي بيغمر عليه الصلاة والسلام فبيويست أو وكو سروشت هضمي يكتريب كان أما اشتكاك جيشته شتمو سبو ليدانو ضربو براستي أو مالا يعني أو مالا مالنية شونك أما إذا يعني بردوام نابي أم مالا خوش نابي بس تبيني منيش لسر قسەکەی خاتو قدم خير يعني قبول كردنو آرام قرتن أما مرحلة بداية يعني إنسان پێویستەکە تحمل بکات تا ڕێکەوێ بەڵام لەگەڵ ئەوەشانە مامۆستاگیان لەگەڵ ئەوەشانە کە مەسەلە هەمیشە ئێمە ئافرەتان وا فێرکەین تۆ بێت تا مردن تەچکە خوای گەورە عەبدێکی مەزلوم يعني چەند زاڵمەکە تاوانبارە قبولکردنی زوڵمەکەش بۆ خۆی تاوانە يعني ئەکرێت ئێمە مەسەلە کە مەرحەلەی یەکەمی بیدایەتی هاوسەرگیری بەڕاستی مەرحەلەیەکی چۆنەڵی پێشوەخت بێ کە بتوانیت خۆت بگونجێنی لەگەڵیان نەگە مەسەلە تا قیامەت يعني ئێستا مەسەلە بەڵێ خۆ خێزانەکانی ئێستا کە ڕێژەی تەلاق زیاد بووە جاران ئافرەتانی کوردەواری خۆمان قبول يعني قبولیان هەموو شتێکیان قبول کردووە يعني بێدەنگی ئافرەت بۆتە بەشێک لەو زوڵمەی کە لێی کراوە تێنەگەیشتن لە قسەکانی منە بۆ ئێوە دروست بوو ئەوەی منێڵم بۆ ئافرەتان نییە ئافرەتان قبوڵی بکەن منەڵێم ژن و مێرد پێویستە هەڵمی یەکتر کە شت لە یەکتر قبولکەن و هەندێک شت مەرجێ لە دنیا هەر یەکێکیان بڵێ خەتای تۆیە بڵێ خەتای تۆیە یعنی لێکلایکەنەوەنە هەندێک شت کە بۆیان یەکلای ناکرێتەوە ئەکرێ یعنی لێگەڕێن یعنی ئەوەندە لەسەر گرفتەکان خۆی ئەڕەوێتەوە گەر ئەوەنە لەسەری نەڕۆن و لەسەری تون نەکەن و باسی ئەوم کرد یعنی لە یەکتر دوور نەکەوتنەوە یعنی هەوڵ بن لە یەک دوور نەکەون
بکەونەوانێ گرفتەکانیان وانەکەن مناڵەکانیان پێی بزانێ من هەدەفەکەمەوە بە هەردووکیان ئەڵم ژن و مێرد نابێ بیکەن بە ساحە و خەریکی برنەوە بن ئەبێ بیکەن بە شوێنی یەکتر قوبولکردن هەزم قوبولکردنی هەڵە و کەم و کوڕیەکانی یەکتر بۆی من لەگەڵ مروری کاتاوەی ئەڤانخانی لە 5 من ئەڵم لە ساڵی یەکەمیشە لەگەڵ تێبڕبوونی کاتا لەگەڵ شتی یەکترا ڕایەن بەڵام هەتا زەقی بکەنەوەوانێت تا ئەم بڵە وڵی گرفتی من ئەو شتەی ئەوە ئەو بڵام شتەی ئەوە کێشەکان گەورەترە ئەسڵ وایە ئەبوو دەردا کە ژنی هێنا وتی دەردا تۆچی ئەدەوێ ژیان بەیەکەوە بەرینە سەروتی بەڵەوتی بکە تووڕەبووم تووڕەمە بە تووڕەبی تووڕەداب ئەم مێزە زۆر بهمە لە بەیمانایە ئەم مێزە با حەقی بزبیین ئافرەت لەویا من لێرە شتەکان خەیرە سەر مێزە تۆ 1 تۆ 2 تۆ 3 تۆ 4 تۆ 1 2 3 4 حەلی یەکەین کاکە کێشەی ئێمە ئەوەیە شتەکانە خەینە دڵمان ئەیڵینەوە بۆ هەفتەیە گەبێ بە مانگێک هەتا زۆرە بێ کە زۆر بوو ئیترە تەقێ کە تەقی تر ناخۆشە بێ ماڵەکە هەرچ کێشەیەکە هەیە خوشکی عزیزم برای بەڕێزم هەچ کێشەیەکی خەسەر مێزەکە بڵێ خێزانە بەڕێزەکەی من تۆ 1 و 2 3 و 4 هەیە ئەویش بڵێ تۆش خۆ چاکە بێ زەحمەت 1 و 2 3 و 4 هەیە نەئیتر نایەوێ بچێت چونکە قورآن فێ والصلح خير وحضرت الأنفس الشح كواتە الصلح هەمیشە حاڵەتێک ماوە یعنی خۆی مەسلەی خێزان ئەندامبوون لە خێزاندا یعنی لە ئیسلامدا یعنی بەڕاستی ئەندامبوونێکی ئارەزوومەندانەیە یعنی ئەوە نەبێ ئیسلام فەرزی کرد بێ ئیلا تۆ مەسەلە ئەم هەموو شتەشت بەسەرا بکرێت و هەر قبوڵیکەی بەڵکو شتێکی هەوەکو هەموو عەقدێکی تری دنیایی بەڵام بەتینترە لە عەقدەکانی تری بەڵام بەقوترە بەتینترە لەبەرەوەی تۆ ئەو عەقدە ئینتاجەکەت بریتە لە بەشەر بریتە لەو ئینسانانی کە لە دوای خۆتەوە بەجێهێڵی بۆیە سێرەکەی ئیسلام ڕێگە هیچ کاتێک بە چاوسانەوە و زۆرە ملێیی و مەسەلەمانەوەی ئەوە نادا دوو شتی داناوە ئەرک و مافوی ئیسلام هاتووە مەسەلە ئەرک و مافی پیا و ئافرەتی داناوە پارێزگاری لە ئەرک و ماف و کەرامەتی ئافرەت کردووە بۆ پیا و کە کاتێ نەگونجە خی پەروەردگار ینی مافی تەلاقدانی پێداوە بۆ ئافرەتیش بە هەمان شێوە کە نەگونجا و نەیتوانی ئەو ژیانە بێتە سەر خی پەروەردگار هەر مستەڵەحەکەی گۆڕاوە خولعە یعنی تۆ لە تەلاقەکە هەندێک قورسایەکەوێتە سەر شانی پیاوەکە کە مەسەلە جاروا تعویزی تەلاقی تەعەسوفیە نەفەقی کێشانی ئەو مدەیە کە دەری کردووە تاش و ئەکاتەوە عنی ئەمانە هەمووی ئەرکە لەسەر بەس لەسەر ئافرەتەکە بەس گەڕانەوە ئەو ماڵی مێردەکەیەتی بۆ پیاوەکە یعنی زۆر بە ئاسانی توانێت دەستبەرداری ببێ بۆیە یعنی بەڕاستی ئەمە گرنگترین شتە کە ئێمە لە مەسلەی ژیانی خێزاندا کە هەموو تاکەکان بەڕاستی ئارزوومەندانەیە لە ناو خێزان چوارچێوە خێزانێک شتێکیش هەیە یعنی بیدایەت عادەتەن یەکێکە زەواجەکە ئەسڵ وایە با بەدڵی خۆی بێ باب أرزوي خوي به انظر إليها فإنه أحرى أن يؤدم إيدام يعني خواردن لا شرعة إيدام يعني برنجو فاصل أبي ضلي بشيء تسر وأفرته أبي أفرته ضلي بشيء تسر وبياوه دواي أو فترة ما ربرين ما هي كمان يبري جاري بلونه بكاك ما يجوز زروا يعني ما لو فترة ليك حالي بنت وزي بو أوي مشكلة كجورة النبي لب يشروا أجرش تخلل لك به ليك جاب نوزور مصلحة ترى يعني جاري كان لك نترازوا يعني مشكلة كجورة النبي خفتك زيادة النبي فبالتالي من الله أفرته بياو جنو ميرد پێویستە هەمیشە لە پرسیارا بن لە ئیطلاع بن ئیستیعانە بکەن بە کەسی صاحب خبرەت شارەزا بۆ ئەوەی ماڵێکی خۆش بەرنەسەر ژیان رسول الله فەرمێ حلوة خەضیرە دنیا سەوزی و جوانیە حیفە ماڵێک هەمووی ئاگر بێ هەمووی عەسەبیەت بێ هەمووی تووڕەبوون بێ هەمووی هەڕەشە بێ هەمووی دەرکردن بێ کاتێک کە ئافرەت دەچێتەوە ماڵی باوکی جانتایە لەگەڵ خۆیان بێ جانتایە یادگاری ئەبا لەگەڵ خۆیان جانتایە شەکوە ئەبا لەگەڵ خۆیان جانتایە یعنی ناڕەزایی ئەبا لەگەڵ خۆیان بۆیە ئێماڵین ئەو جانتایەمە لەگەڵ خۆتا هەوڵ بە هەزمی کاکەم بکە کاکەیژم هەوڵ بات چونکە ئێوە قەدەری یەکتری بۆ یعنی قەدەری خوان بۆ یەکتری فبالتالي ئەبێ هەوڵ بدرێت بۆی ئەو ماڵە یعنی لە یەک نەبچڕێ و خاصان ئەو ماڵی کە مناڵی تایە لەبەر خاتی ئەو چاو جوانانە بۆ ئەوی ئیدام بدرێ بە ژیان و بەحیات خاتون من یەک ڕوونکردنەوەی بچووکمەیە کە وەکو چارەسەر کە ئێمە هەوڵ بدەین هەنگاو بنین بۆی کە بتوانین یعنی کۆمەلگایەکی زیاتر تەندروست جارێکی تر دووبارە بنیاد بنینەوە ئەویش ئەوەیە کە بەڕاستی بەرپرسیارەتی ئەم شتە یعنی بەرپرسیارەتی ئارامی خێزان لەسەر کۆمەڵێ لایەن و جیهەتی پەیوەندیدارە یەکێک لەوانە بەڕاستی وەک دەسەڵاتە کە پێویستەکە
دەکا یاسایە کە یان لە یاساکاندا هەوڵ بدا پێداچوونەوەکە بۆ زیاتر پاراستنی کەرامەتی تاکەکانی خێزان و کەمکردنەوەی ئەو تونند و تیژانەی لە ناو خێزاندا ڕوەدا. خاڵێکی تر ئەوەیە کە ڕێکخراوەکانی ژنان زیاتر هەوڵ بدەن ڕۆڵی هوشیارکردنەوە لە ناو هەموو تاکەکانی خێزان بۆ بەڵێ بە ئینسافی بۆ مەسەلا دەوری پیا و دەوری ئافرەت دەوری تاکەکانی تری خێزان چۆن ئەرک و مافی هەموو لایەک پارێزراو بێ. خاڵێکی تر ئەوەیە کە ڕاگەاندنەکانیش بەرپرسن لەم حاڵەتەوە کە ئەمن و ئاسایشی ناو خێزانەکان بپارێزن چونکە دوجار دەتوانن کاریگەری دروستکەن لەسەر تاکەکان چونکە زۆربەی کاتی ئێمە مەسەلە بە تایبەتی کاتە زێڕینەکانی تاکەکانی کۆمەڵگا شەوانە کە هەموو گوێبیستی ڕاگەاندنەکان دەبێت ڕۆڵی گرنگیان هەبێ لە کەمکردنەوەی ئەمنێ ڕۆڵی ئەویان هەبێ کە بتوانن وعی بڵاو بکەنەوە لە ناو کۆمەڵگادا کە کۆمەڵگا بەرەو یاخود کۆمەڵگا یاخود خێزان بەرەو دوورکەوتنەوە لە تونند و تیژەکان بڕۆن بە بەرنامەی تایبەت بە کۆڕ و سیبینار بە بڵاوکراوەی جۆرا و جۆر بە بینراوە بیسرا و خوێنراوە. بەڵێ ئەکرێت لە کۆتایی بەرنمەکەی بڵێن زۆر گرنگە هەر یەک لەو دوو هاوسەرە بتوانن بەبوونی ئەو خۆشەویستی کە خی پەروەردگارە فەرمێ تایە دروستیەکەن لە دروستبوونی خێزانە و بەبوونی ئەو یەکتر قوبولکردن و ڕازیبوونە بە یەکتر کە لە سەرەتاوە بڕیاری دروستکردنی خێزانیان داوە بەرداوامی بە ژیانێکی ئاسوودە و ئارام بند بۆی کۆمەلگایەکی ئاسوودە و ئارام بۆی خێزانێکی تەندروست بۆی مناڵێکی باش بەرهەم بێنەوە کۆمەلگایەکی ئاسوودە و ئارامان هەبێت دەستخۆشیتان لێکم هیوادارم توانی بێتمان ئەو بابەتەمان وەکو پێویست ڕوونکرد بێتەوانەوە توانی بێتمان تیشکمان خستێتە سەر ئەو خاڵانەی کە گرنگە بۆ خێزان و بۆ کۆمەڵگەی خۆمان لەم کاتەدا. خواتان لەگەڵ.